دیارە هەموو لایەک باش ئەزانێت کە قەزەی ئێزیدیەکان ئەو بوو لە شنگالە کە پێش چەند ساڵێک داعش هێرشی کرد سەر ئەو شارە ئەو شاری خاپوور کرد و قەتڵ عام و ئەنفالێکی زۆر زۆری کردن. جێگەی داخە ئێمە ئەوەی کە چاوەڕوانمانە کرد کەوا ئەو برینە ساڕێژ کرێ جاریشکە شنگال دووبارە نۆژەن کرێتەوانێ بۆ ئەوەی کە ئەو خەڵکی کەوا دەربەدەر و تووشی ئەو نەهامەتیە بووە هیچ دەبێت تۆزە لە ئازارەکانی کەم کرێتوانێ بەڵام بە پێچەوانەوانێ ئەوەی کە هەستە کرێت کە ئێستا ماوەیە کە کێشەی ئەوە دروست بووەکەوە جارێککە بۆ چارەسەرکردنی و کێشانە پەنا ببرێتەوە بۆ هێز و بەهێز چارەسەری و کێشانە بکرێتوانێ کە ئەمە دوورە لە ئیرادەی خەڵکی شنگال لە خەڵکی یەزیدی بۆیە ئێمە زیاتر داوا ئەکەین کەوا کێشەی هیچ پێکاتەیەک بە سیاسی نەکرێت زیاتر پێکاتەکە خۆی هەستێ بە چارەسەری کێشەکەی خۆی بە تایبەتی کە شنگال کە هەمووی ئێزیدین برایانی ئێزیدیمان کە لەوەیە پێویستە بگەڕێنەوە بۆ ئەوە چ ئەوانی کەەوە ئاوارە بوون چ ئەوانی کە ناو شارەکەیان ماو نەتوانێت بە هەموو لایەک چارەسەری کێشەکەیان خوان بە شێوەیەکی سیاسیانە یا بە شێوەیەکی ئاشیانە چارەسەرکردن و نەک بێتەوە جاریشکە قەتڵ عام و کۆمەڵێک کێشەی کە دروست بێتوانێ و تومتیژی دروست بێتوانێت دیارە ئێستا لەم کاتەیە ئێمە لە عێراقیش و کوردستانی شەمووی باس لە پێکەوە ژیان و یەکتر قبولکردن ئەکرێ بۆیە زەرورە ئەم کێشەیەش بە شێوەیەکی ئاشیانە چارەسەر بکرێ نەک بە شێوەیەکی وابێکەوە جارێکی کە قەتڵ عامی برایانی ئێزیدی دەست پێ بکاتەوانێ و جاریشکە ئەو شارە ئەوەی تر خاپوور کرێ حتمەن پێویست بەوە ئەکرێکەوەکەوە لەگەڵ دانیشتوانی شارەکە لەگەڵ برایانی ئێزیدیا لەبێت و توێش کرێ لەگەڵ ئەوانە چارەسەری کێشەکان کە بەڵام کێشەکە لەوەیە چ هێرانی داعشیش و چ ئێستا شوانە بگرە ئەوەی کە معاملەیەکی دەولیە ئەوەنە معاملەیەکی ناخۆیی نییە کە هینکرێ بۆیە جاری وا هەیە لە ئیرادەی هەموو لایەنەکانیش دەرەچێت دەرەوانێ کە نەتوان چارەسەری کێشەکەن بەڵام لە هەموو کاتێکە پێویست بەوەیەکەوە لەگەڵ ئەسڵی خەڵکی شارەکە لەگەڵ برایانی یەزیدی لەگەڵ ئەوانە چارەسەری ئەو کێشانە بکرێ باشتر لەوەی کە پەنا ببرێ بۆ خەڵکێک کە تا دوێنێ بوو دژمان بووە ئێستا جاریچکە بیانهێنینەوانێ بێن لەگەڵمانە دەستپێ ناو دەستیان و چارەسەری ئەو کێشەی پێ بکەین نەک تورکیا لەوانێت لە تورکیاش بەرزتر دەستی هەبێت لەم کێشەیە بۆیە حتمەن لە بیدایەتەوانێت کە داعشات و هەتا ئێستا بیگرە هەمووی پلانێکی نێودەوڵەتیە بۆ سەر ئەو برایانەمان و بۆ سەر ناوچەکە و زەرمەنی یەکەم برایانی ئێزیدین کە لە ناوچەکەیە ژیان بەسرە بن ئێمە هەمیشە دایمەخوا برای ئێمە بوون ئێزیدیەکان و هەمیشە پشگیریان بووین چ لە سەرەتایی ئەو وەزای کە ڕوبەڕویان بێتەوە کە ڕوبەڕووی داعش کە ئەو کێشیان بۆ وانێ ئەنفال کران و قەتڵ عام کران هەمیشە ئێمە موقفمان هەبووە پژگیریمان کردوون بەشداریمان کردو لە هەموو شتەکانەکەەوە ڕوبەڕووی ئەو کێشانە بینەوە ئێستاش بە هەمان شێوە بە هەموو شێوەیەک پژگیریانەکەین و هیوادارین و پاڵپشتەکەین کە ئەو کێشانە هەمیشە بە یەکتر قبولکردن بە تێگەیشتن چارەسەری ئەو کێشانە بکرێت و نەگاتە حەدی ئەوەی کەوا تومتیژی ڕوو بدات بانگەوازێک بۆ هەموو مرۆڤ دڵسۆزەکانی عێراق و ناوچەکە و جیهان کە پێویستە لاپەڕێکی مێژوو هەڵدرێتەوە ئیتر جارێکی تر هەوڵ بین کە جینۆساید کۆتایی پێبێ ئەنفالکردنی برای ئێزیدیەکانمان کۆتایی پێبێ جێی شەرمەزاریە ئێمە لەو جێی شەرمەزاریە ئێمە لەو هەموو ستەم و ستەمکاریەی کە بەسەر خوشک و دایکە ئێزیدیەکانمان هات هەڵوێستمان نەبوو من خۆم بە شەرمەزار ئەزانم کە هەڵوێستمان نەبوو تاک بە تاکی کۆمەلگاش بە شەرمەزار ئەزانم ئەگەر حکوومەتی عێراقی ڕاستەکە با ئەوانەی کەوا شوناسی ناسنامە و هەوێی شنگالیان هەیە وەکو لەو خەڵکە چەکدارە لە پۆلیسەکان بە یەزیدی و بە غێری یەزیدیەکانەوە چونکە لە شنگال زۆربەی کەسەکان کە ئەنفال کران یەزیدی بوون بەڵام خەڵکی موسڵمانی تریشی تیا بوو بەڵام ئەوانەی کەوا دەستیان لە ئەنفالکردنی ئەوانەیە هەبوو جارێ ئەوانە ئەبێ هەر قەدەغەکەن بە هیچ شێوەیەک نێڵن بستنەوە ئەو وڵاتە وەکو هاوڵاتیش بە تایبەتی ئەو عەرەبە شۆفێنیزم و ملوڕانەی کەوا بوون بە چاوساغی داعش و
گەلی یەزیدی و خەڵکی شنگالیان کردە قۆچی قوربانی بەدەستیان پێویستە ئەوانە مححکوم کرێن و لە دادگایەکی نێودەوڵەتیە سزا بدرێن وڵی تەسەورەکەم هەرچیەک بێت بۆ ساڵحی کەس ناگەڕێتەوە چونکە جارێکی تر خەڵکی یەزیدی گەلی یەزیدی و خەڵکی شنگال ئیرادەی خۆیان نادەن دەست کەس من لە دایان کەسیانم بیستووە ئەو باشتر وایە کە خەڵکی شنگال خۆیان حکومڕانی خۆیان بکەن لەژێر دەستور و قانونی عراقا و ڕێزیان لێ بگیرێ دوای هەموو قوربانی کە داویانە پێویستەکەەوە ڕێز لە ئیرادەیان بگیرێ ڕێز لە ئاسایش و ئارامیان بگیرێ ڕێز لەو برینیان بگیرێ ینی هێشتا برینەکان ساڕێژ نەبووە لەوە زیاتر ئێوە بچن خوێ بکەن بەسەر ئێش و ئازاری برینەکانە بچن کچەکانیان بۆ بێننەوە حکوومەتی عراقی مندا زیاتر ڕوون لە حکوومەتی عراقیە با قسەکانم پێ بگاو و وڵاتێکی کوردستان با حکوومەتی عراقی بتوانێت کچەکان و ئێسک و پرووسکی شەیدەکانیان بێنێتەوە ئەو کاتە بۆ هێبستەوە بێ هەرچەنێ ڕێ شەرمەزاریە کاتێک کە جیانی هێشت و کردیانێ خۆراکی ئەو داعش و درڕندانە با خەڵکی شنگال خۆیان فێری چەک و کەرەستە و توانە هەبن ئێستا جواب بزان توانیان هەیە خۆیان بپارێزن تا جارێکی تر خۆیان بەرگری بکەن لە ناموس و کەرامەت و شەرەف و ئەرز و ئاوی خۆیان چونکە خۆیان پەیوەستن بەوەی کەوا لە پێناوی خۆیانە بجەنگن ئەگەر باتای ئەوان ئەو چەکەی ئیستا هەیەە ئەو قوربانیە و بەرخوردانەی کە ئیستا هەیەە 10 ساڵ بەلی سایان وایە ئەو هەزارها کچ و ژنە ئەنفال ناکرا و ئەو قەت و عاملە و خەڵکە دروست ناکرا بۆیە ئەگەر ئەمانەوێت شنگال و یا شوێنێکی تری شنگال ئەنفال نەکرێن ئەگەر ئەمانەوێت کوردستان جارێکی تر دوشمنان نەیە وڵات و دەیەکانی خاپور نەکا با هەوڵ دەین خەڵک خۆی خود مختاری خۆی هەڵبژێرێت